ئەمە لە بەیانیەوە ئەمە خاوەن نەخۆش قسە بکەم لە بەیانیەوە لێرەینە على ئەساس عملیاتمان نەخۆشخانە لەدایک بوونی سۆرانە دکتۆری بەنجی لێ نیە نەخۆشخانە بەنجی لێ نیە 15 نەخۆش حالەت تەواوی لە ژۆرەیە کەسنی عملیات دکتۆر لەوێ عملیات کات دکتۆری بەنجی نیە ئێکاکە خەڵکەکەم دەرامەتە لۆ خەستەخانەیاندا خەستخانە هەیە و کەسیش نییە بە دکتۆری بەنج نیە ئایا بەنج نییە لۆ لە خصوصی هەیە بە ملیۆنەشیە من لەوێ بەنجەوە دکتۆر مەزبوطە لۆ لێرە نییە خێزانم ئەوە سێ ڕۆژە بەڵێ ئەو سەردانی دکتۆرمان کردەوە 4-5 مانگە ئێستا سڕەمان ئەوڕۆ بوو فەرموو حاڵەتی زۆر شڕە و لە هەمان کاتیشدا بەنج نییە دکتۆری بەنجی نیە ئایا کاکە ئێستا من گەلەی خۆم لەکن چی بکەم چوومەکن مدیری خەستەخانەی تەلەفۆنی دەری نایە وڵا کارمەندەکە تەلەفۆنە ناگری معقولە تو بەڕێوەبەرێک بی کارمەندی تو تەلەفۆن لەسەر هەڵنەگری یان تەلەفۆن لۆ قامی دەکا وڵا جواب ناداتەوە ئێکاکەمە خەمی خۆن ئەوەی خۆن لەکن چیە باسکەن چی خەمخۆری ئەو ملەتەیە وڵاوە لە سبینەوە نەخۆشی منای تێرا لە ساس عملیات بکرێت ئەویش نازانم چوینە ژۆری هەتا ئێستا نزانام دەرێت دکتۆر چیەوە چووە ئەمەش انتیزارەکەینەوە زەمان بریم وڵی براژنی خۆمیە لە ساس لۆ عملیاتی ئەویش هەتا ئێستا دکتۆر نزانام هەر هاتیە نهاتیە نازانم ئەمەش لە سبینەوە سەعات چەندی نیوڕانەیە هەر انتیزارەکەین لێرانە بەخوا هێشتا چوینە ژۆری ئەویش کات دەرێت نزانام دکتۆر هێشتا هەر نهاتیە بەخوای حالەتەکە نەخۆشیەکە زەروریە دەبی هەر عملیات بکرێتن مشی وڵا داواکاریمان ئەوەیە ئینشەڵا هەر دکتۆرەکەەوە بیتن بینێرە ئیشەکەمان و چارەسەر بکرێت و داواکاریمان ئەوەیە